ئەنای خی گەورە بینەرانی بەڕێزی بەرنامەی ئارێزە سەڵاوی خی گەورەتان لەبێت لە بەرنمەیەکی نوێدا دێنەوە خزمەتتان بۆ قسەکردن لەسەر بابەتی هاوسەرگیری پێشوەخت هۆکاریکردنی و دەرەنجامی و هۆکاری زیادبوونی. وەک دەزانین هاوسەرگیری ئەنجامدانی گرێبەستێکە لە نێوان نێرومێدا بۆ ژیانی هاوبەش کە بتوانن هەریەکەیان کۆمەڵێ ئەرک و ماف بۆ یەکتر دابینکەن و بتوانن بە یەکەوە ژیانێک پێک بهێنن و ئەو یەکتر تاواکردن بێ بۆ ژیان یەکتر هەر کەسیان بتوانێت ئەو لایەنەی ئەوی تریان تەواو کات کە پێویستی پێەتی و خی پەروەردگار لە قورئانە بە گرێبەستی هاوسەرگیری ناو ئەهێنێت بە میثاقا غەلیظا بەتایبەتی بە ئافرەتانە لەوە ئەخەذنا منکم بۆ پیاوان میثاقا غەلیظا یاتی ئیواتە پەیمانێکی گەورەیان لێوەرگرتن پەیمانێکی زۆر تون و تۆڵ و گەورە بۆیە پرۆسی هاوسەرگیری بە پرۆسێکی پیرۆز ناوی براوە لە قورئانی پیرۆزداوە بە گرنگ قسەی لێ کراوە و بۆ پێکهێنانی ژیانی تازەیە بۆ وەخستنەوەی نەوەی تازەیە کۆمەڵێ دەرەنجامی گرنگی لێ ئەکەوێتەوە لە دروستکردنی خێزان. دیارە هاوسەرگیری پێشوەخت یەکێکە لەو دیاردانەی کە لە سەردەمی ئەمڕۆدا قسەی لەسەرەوە باز لەوە دەکرێت ڕۆژانە لە زیادبوونایە و نەک هەر خۆی حاڵەتەکە لە زیادبوونی ڕێژەی تەلاقیش قسەی دەکرێت و جیابوونەوە کە هۆکارەکەی زیاتر لەمانایە کە لە تەمەنێکی کەمدا بڕیاری هاوسەرگیری ئەدەن و هێشتا هەست بەو بەرپرسیارەتی ناکەن. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە لەگەڵ هاوکارم ئابانخان و دین لای ئەدیبەخانیش کە میوانی بەرنامەکەمانە بە خێراتنیەکەین پێی دەڵێن ئایا هاوسەرگیری پێشوەخت خۆی چییە و هۆکاری چییە لەم ڕۆژەدا بەرەو زیادبوون ڕۆیشتووە؟ تەنها بە ناوی خی گەورە میهرەبان هاوسەرگیری پێشوەخت ئەو هاوسەرگیریە کە لە خوارد تەمەنی 18 ساڵیەوە ئەنجام مەدرێ و هەروەها لەو کاتەدا یاخود پێش گەیشتن بە تەمەنی کامل بوونواتە ئەو تەمەنەی کە عەقڵ و منطق بڕیاری لەسەردا یاخود دەتوانین بڵێن ئەو هاوسەرگیریەیە کە تەنها پێوە لایەنی جەستەیە جەستەی تاکە ئەکرێبەوە و بۆیە ئەو هاوسەرگیری ئێستا لەم سەردەمەدا وەکو داتاکان ئاماژەی پێ دەکەن لە ڕێژەی بەرزبوونەوەدایە و لە جیهاندا لە پێش 30 ساڵەمەوبەر جیاوازی هەیە کە ئەو ڕێژە کەمی کردو بەڵام لە عێراق و کوردستان ڕێژەکە لە چاو ساڵانی ڕابردوو زیادی کردووە وەکو بۆمان دەرکەوتووە لە 2011ەوە تاوەکو ئێستا لە 2011 لە سا 11 زەواجی پێشوەخت بووە بەڵام ئێستا گەشتۆتە لە سا 21 وشیاری تا ئێستا بە تاکی کۆمەلگە نەدراوە و لە ڕووی پەروەردە نەکراون و ئەم ڕێژەیەش وەکو بۆمان دەرکەوتووە بە تایبەتی لە ناحەکانە ئەم هاوسەرگیریە ڕێژەکەی زیاترە و لە قەزاکان و ئەنج ئاگاتەوە ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە لەو وڵاتان لەو شوێنانە بە تایبەتی لە ناحەکان کە ناوچەیەکی داخراوە و بوار بە ئافرەتان نادرێ بە پێی پێویست ئەو حەز و ئارەزووی خۆیان هەیە جێبەجێ بکەن و هەروەها لە خوێندن دەرهێنراون ناتوانن بخوێن و هەروها ناتوانن بچنە دەرەوە ئیلا ئەگەر چوونە دەرەوەش بۆ ماڵ کەسوکاران بێ لەگەڵ دایکیانیان لەگەڵ باوکیانیان لەگەڵ خێزانەکانیان ئەبچێ ئەمەش کە بۆتە هۆکارێکی ئەوەی کە لەو مەنتیقانە بە زۆری زەواجی پێشوەخت زیادی کردووە. بەڵێ خات و قەدەم خێری یعنی من پێم وا بێ مەسەلەی زەواجی یعنی هاوسەرگیری پێشوەخت ئەگەر ئێمە مەفهومە عامەکەی زیاتر قسە لەسەر زەواج بکەین زەواج بۆ خۆی کاتێ یعنی لە زۆربەی زۆری دیانەتەکانە هەمووی یعنی گرنگێکی زۆر بە مەسەلەی پرۆسەی هاوسەرگیری دراوە و لە ناویشیاندا ئاینی پیرۆزی ئیسلام گرنگێکی تایبەتتری بە مەسەلەی پرۆسی هاوسەرگیری داوە چونکە بۆ خۆی مەسەلە خێزان بەردی بناغی کۆمەلگایە و کۆڵەکەی ڕئیسیش بریتێ لەو ژن و مێردە بۆیە چۆنەڵێ ئەو ئەساسەی کە خوای پەروەردگار داوە لە مەبەستێتی لە پێکهێنانی مەسەلە هاوسەرگیری ئەوەیە کە پێویستەکە لەسەر بناغی مەوەدە و ڕەحمە بێ ئەمە خۆی بە مەفهومە عامەکەی ئەگەر ئێمە قسەیەک لەسەر ئەوە بکەین بەڵام بینە سەر بە تایبەتتر طبعاً جۆری هاوسەرگیری جۆرمان زۆرە کە هاوسەرگیری ئەکرێ مەسەلە جۆرەکان ئەوەی کە ئەمڕۆ ئێمە زیاتر لەم بەرنامەیە بمانەوێت جەختی لەسەر بکەنەوە ئەوەی کە بەڕێزت تو ئەدیبەخان باسییان کرد مەسەلەی پرۆسەی هاوسەرگیری پێشوەختە واتە ئەو مناڵانەی کێشتا کامڵ نەبوون بۆیە
ئیسلامیش لێرەدا بەڕاستی من ئەمە پێش هەموو شتێک یعنی لەبەرەوەی بە تایبەتی یاسای باری کەسێتی عێراقی و ئەو تعدیل کراوەشی کە لە هەرێمی کوردستاندا هەیە هەمووی تەواو یاساکە لە شریعەتی ئیسلامیە وەرگیراوە بۆیە پێویستەکە ئێمە لە سەرەتای بەرنامەکە ئاماژە بەوە بدەین کە لە ڕووی شەرعیەوە لە ڕووی شەرعەوە ئەم هاوسەرگیریە چۆن هەڵەسەنگێنیرێ من پێم وابێ لە مەسەلەی هەڵسەنگاندن بۆ ئەم زەواجە ئەم هاوسەرگیریە بە عام هاوسەرگیری تەمەنێکی تایبەت دانراوە لە شریعەتی ئیسلامیا بڵێ ئەم تەمەنە ئەوەی کە ڕێگەی پێدراوە لە نەسی قورئان و فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەوەیە کە بالغ بێ بالغ واتە پێگەشتوو تێگەشتوو بێ يعني ئەمە گرنگترین شتە بۆیە ڕێژەی بالغ بوونەکە هەر یەکێک لە مەسەبەکان بە جۆرێک مەسەلەیەتە سەرەوەی کە بالغ بوون چییە ئیمامی ئەبوو حەنیفە کە زیاتر قانونی ئەحوالی شخصی عێراقیش لەوە زۆرتر وەرگیراوە 18 ساڵی بە تەمەنی بالغ داناوە ئیمامی شافعی 15 ساڵی داناوە لە هەموو حاڵەتەکانە ئێمە گرفت لە تەمەنی بینی زۆرتر کە ڕێژەکە زۆر بێ لە بینی 15 بڵێن لە 10 ساڵ و لە 9 ساڵ و ئەوانە تا 15 ساڵ تا 16 ساڵ ئەنجا لەو بینەشا 1-2 ساڵێک هەیە کە هێشتا نەگەشتوتە 18 ساڵ چونکە بۆ لە قانونەکە ڕێگەی پێداوە لە ڕووی یاساییەوە بەپێی قانونی ئەحوالی شخصی مادە حوتی قانونی ئەحوالی شخصی ئەوەی تەمەنی دیاری کردبێ بۆ هاوسەرگیریەکی تەواو بریتە لەوەی کە لە تەمەنی 18 ساڵە هەموو نێر و مەیەک ئەتوانن ڕەزامەند بن لەسەر ئەوەی کە عقدێکی بەڵێ بەبێ وەلی ئەمر عقدێکی زەواج لە بینیانە هەبێ بەڵام لە خوار ئەوەوە مادەی 8 فەقەرەیەکی باز لەوە کە لە کاتێکدا دادوەر بۆی دەرکەوت کە پێویستیەکی هەنووکەیی و ضرورەتێکی فعلی هەیە ئەو کاتە بڕیار ئەدا تەصدیقی ئەو عقدا ئەکا کە لە بینی ئەو دوو کەسا هەیە کە لە تەمەنی 15 ساڵیدا هەیە بۆیە گرفتەکە لێرە ئەمەیە یعنی ئێمە لە ڕووی شەرعەوە پێگەشتن و تێگەشتنی هینەکە زیاتر ئەیمرە بۆیە زۆر جار ڕە و ئیجتیهادی مەسەلا جاری وهەیە یعنی جیاوازێکی زۆر لەسەر ئەم مەوزوعە هەیە بۆ چونکە بۆ خۆی مەتاتێکی تیا هەیە یعنی زیاتر ئەوە هین کراوە بەڵێ کات دیاری نەکراوە بۆیە لە منطقەیەک لە بارودۆخێکەوە بۆ بارودۆخێکی تر لە زەمانێکەوە بۆ زەمانێکی تر بەڕاستی گۆڕانکاری بەسەردێ لەوانەیە لە زەمانێکدا کچ لە تەمەنی 15 ساڵیە دەوری ژنێکی پێگەشتووی بینی بێ بەڵام ئەبینی لە زەمانێکی وەکو بۆ من ئێستا سەیریکەین هەتا ئەگاتە تەمەنی 20 ساڵیش یعنی خۆی هەژدەکە ڕێگەی پێدرا هەر خۆی بە مناڵە زان و پێویستی بە دایکایەتی هەیە بۆی بکرێ و پێویستی بە ڕاگرتنی سۆز و عەتف هەیە و یعنی ناتوانێت مەسئولیەتی سەرشان و مەسئولیەتی هاوسەرگیری بخاتە ئەسۆی لێرە گەر یەکشت ینی ئیزافەتەن بۆ قسەکانی جەنابەت ئێمە ئەوەی باسیەکەین کە شەرعیش بالغبوونی داناوە بالغبوون ئەگەر بە پێگەیشتنی جەستەوە ئەوە بڵێن ئەگەر بە پرۆسەکە ئەنجامدانی گرێ بەستەوە پێکهێنانی ژیانە خستنەوەی وەچە یعنی قورسە میساقان غەلیظاوەکو باسم کرد بە گرێبەسێکی گرنگ و گەورە باسەکرێ لەبەرەوەی ئەم حاڵەتانێتیە زیاد لەوەی باڵغبوونی جەستەیە باڵغبوونی عقل و کامڵبوونێتی هەڵگرتنی بەرپرسیارەتیە چونکە ئەم دوانە دوکیان بەرپرسیارەتیە کەوێتە ئەستوێن ئایا کامیان ئەگەر وا لێکی بینەوە بۆ معنایە ئەبێ ئەو کاتە بڵێن ئەو کەسێک تەمەنی ئەوەی هەیە کە زەواج و هاوسەرگیری بکە لەوەچێ 15 ساڵێک هەبێ بەس یعنی وەکو شاز هەبێت عقل و توانای جەستەی و هەڵگرتنی بەرپرسیارەتی گەیشتەوە سەر بەس زۆر کەمە لە سەردەمی ئێستا ئەگەر قسەی لێ بکەین بە تایبەتی ئێستا لەو قۆناغی کە لە خوار تەمەنی 15 ساڵی کە قسە و باسی لەسەر کرێ لەو قۆناغا ئەو کەسەی کە تۆ ئەی زەواجی پێشوەختەکە خۆی پێویستی بە پەروەردە هەیە خۆی پێویستی بە عاتفە هەیە خۆی پێویستی بە چاودێری هەیە وەرە تۆ لەو قۆناغا بازی پێی خەیتە قۆناغێکی کەوە کە خۆی هەست بە بەرپرسیارەتانە بکە خۆی پەروەردە بکە خۆی چاودێری بکە خۆی ماڵ بەڕێوە بەرێ خۆی مناڵ بەخێو بکە بەڕاستی ئەمە زۆر قرس و گرانە ئەمە بێتە ئەوەی کەوا ئەو ئافرەتە نەتوانێت زوو بڕیارداوە هەروەها داتاکانیش ئاماژە بەوە دەکەن کەەوە ئافرەتانی کە لە خوار 15 ساڵیەوە زەواجیان کردووە زۆربیان ئەڵێ ڕقمان لە پیاوە بێتەوە پیامان خۆش ناوێ و هەروەها پەشیمانی لەو زەواجەی کە کردومانە بۆیە یعنی زەڕورە کە وشیارەیەکی چاک بە تاکەکانی کۆمەلگا لە پەروەدەرۆکو پێشتر ئاماژەم کرد کە بکرێ بەوەی کەوا ئەو ئافرەتانە وشیار بکرێنەوە کە دوای
تەمەنی 18 ساڵی هەتا کە پرسیاریان لێکرێکی لە پرسیارەکان ئەوەیە پێت باشە لە چ تەمەنێکە عنی کچان هاوسەرگیری بکەن کە ئەوانەی کە لەو کە خۆیان زاجی پێشوەختیان کردووە لە 65 ئەڵێ پێم باشە ئەو زەواجە لە 21 بۆ 25 ساڵی بێ چونکە لەو کاتەدا عقل کامل لەبێ جەستە تەواوە بێ ئەتوانێت بڕیارێکی واقعانە بەخۆی بە بەڵام لەو تەمەناک بستەنا عەتف و خۆشەویستی پاڵی پێوەنێ کە ئەو بڕیارەدا کە ئەو بڕیارەشی دا بڕیارێکی غەڵەتە بۆیە پێویستە ئێمە وشیاری تا بکەین بۆ ئەوەی بە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و ڕێکخراوەکانی ژنان و هەروەها حکوومەت و هەروەها یاسا کەوا شتێکی وا بکرێ ئەو زەواجەت ئەگەر ئێمە لە مەسلحەتی کۆمەڵگە بین و بمانەیە کۆمەڵگەیەکی تەندروست پێ ببنێ خێزانێکی تەندروست دەبنە لەسەر بنەمای مۆدە و ڕەحمە و لەسەر بنەمای تێگەیشتن و پێگەیشتن و لەسەر بنەمای خۆشەویستی بێ ئەبێ ئەو زەواجە لە دوای 18 ساڵیەوە بێ بۆ ئەوەی زەواجێکی فاشین نەبێ وەکو خۆشمان نەزانین ئێستا داهاتەکان لە محکەمەکان پێماناڵێ کە زۆربەی ئەو کەسانەی کە دێنە ئەوێ من ئافرەت هاتووەتە لام تەمەنی 19 ساڵ بە 3 جار زەواجی کردووە کە دایک و باوکم باوم کردوەتە زۆر بۆچی یعنی ئەم ئافرەتە لەو تەمەنا چۆنە بێ ئاوا بێ ئەڵێ چی بکەم یعنی چارم ناچار بووە ئەگەر زەواجم نەکردا ئەترسام شتی غەڵەت ڕوبەڕووم بێتەوە بۆیە دایکان و باوکان لەو کاتە ناچارە بن ئەو بڕیارە بن بەڵام ئەگەر تاکەکانی کۆمەلگا بە تایبەتی گەنجان کە لە تەمەنی متەوەسە و مەرحەلەی متەوەسە و ئەعدادیە هەرزەکارێکە وشیار بکرێنەوە ئەو بڕیارە سەقەتە نێن ئەوە شتێکی باشە و هەروەها لە سا 75 ئافرەتانن کە ئەو زەواجەکەن لە سا 25 کوڕانن بەس خاتونیەک شت هەیە لە سەرقسەکەی ئەدیبەخان ئەوش ئەوەیە کە مەسلەی جاری وا هەیە تۆ پێویستەکە هۆکارەکان ینی بزانی یعنی هۆکاری ئەم زەواجە پێشوەختە چییە تاوکو ئێمە بتوانین مەسەلە چارەسەریشی لەگەڵا چی بێ بکرێ من پێم وابێ ینی گرنگ ینی هۆکارەکان فرەلایەنن لایەنێکیان جاری وا هەیە خێزانەکان خۆیان هەڵ ئەسن بە هەڵبژاردننی زەواجێکی پێشوەخت بۆ کوڕ و کچەکانیان یعنی ئەمە یەکێکە لەو گرفتانەی کە کۆمەڵی هۆکاروا لەم خێزانەکە جاری وایە ئاستی ڕۆشنبیری ئەو خێزانە لە ئاستێکدانیە کە بگاتە ئەوەی کە زیانی مەسەلە ئەو کچەی لە بەرچاو بگرێت بزانێ ئایا ئەم کچە ئەتوانێت مەسئولیەتی بەرپرسیارەتی خێزانێ بگرێتە ئەستۆ و بتوانێت ئیدامە بە ژیانێک کاروکو خاتو قەدەم خێر باسی کرد عقدێکە لە هەموو عقدەکانی دنیا یعنی بەڕاستی حساب بۆ کراوترە یعنی هەروە ئاسان نییە چکە تۆ سبینێ ئاساری گەورەی لێ ئەەکەوێتەوە عقدا و خستنەوەی وەچەیە سبینێ تۆ ڕێنەکەوتی لەگەڵ و طبیعەتت نەگونجا و نەوتوانی ئیدامە بەو ژیانە سەختە بی ئەو بۆ ژنێک کە تەمەنێکی کامڵیشی هەیە پرۆسی هاوسەرگیری قورسە و زەحمەتی و ناڕەحەتی تیا هەیە جا چ جای بۆ مەسەلە کچێک کە تەمەنێکی مناڵی هەیە کە ئێشتا گەرمی و ساردی و ناخۆشی و خۆشی ژیان لە شتەکان بە تەواوەتی حاڵی نەبووە بۆیە ئەو هۆکارە جاری وە ئاستی ڕۆژنبیری خێزانەکان وە ئەکا کە نەتوانن ئەوە هەندێک حاڵەتی تر هەیە جاری وە لەبەر بارگرانی حاڵەتی ئابووری بەڵێ ئەمە واکە بە تایبەتی مەسەلە کە ئەبینێ کە کەسێک کوڕێک دێتە داخوازی کچەکەی کەسێکی دەوڵەمەند و پێکەوتو هەڵکەوتووە دێت ئەمە بە فرسەت ئەقۆزێتەوە زەخت و فشارێکی زۆر لە کچەکەیەکە کە لەبەر ئەو حاڵەتە کە شووی بکات بۆ ئەوەی هیچ نەبێت زەختی ئەو بارەی لە کۆڵ بکەێتەوە بە تایبەتی لەم ڕۆژگارەدا کە ئەبینین بە زیاتریش لە کەمپەکانە یعنی مەسەلە کچ بەشوو ئەدەن بەس لە بەرەوەی لە باری دارایی لە ژێر باری دارایی ئەو کچە دەرچن حاڵەتێکی تر ئەوەش هەیە جاری وایە بۆ پاراستنی کچەکانیانە بۆ ئەوەی کە لە دەست درێژی کەسانی تر بیان پارێزن ئەمەش هەرە گەڕێتەوە بۆ ئاستی ڕۆشنبیریەکە چکە تۆ پێویستە کە مەسەلە خاوەن مناڵ بووی خاوەن کچ بووی کوڕ بووی ئەوەندە ڕۆشنبیری بدەی بەو کچە و بەو کوڕانە کە بتوانن یعنی دەرباز ببن لە هەندێک حاڵەت تۆ جاری وایە هیچ ڕۆشنبیریەکەت پێ نایەوە هیچ تێگەشتنێکت نەبوو بۆ پرۆسی هاوسەرگیری بۆ کچەکەت یەک ئەخێتە ناو مەوزوعێکەوە کە ئەترسی لەوەی کە لەوانەیە تووشی گرفتێک ببێ هەندێک حاڵەت هەیە جاری وا هەیە بەس ئێوێ مەسەلە پیاوێ بکا بە سەرپەرشتی نێرینەیەک بکا بە سەرپەرشتی بۆی لە کۆڵ سەرپەرشتیکردنەکەی بێنێتەوە یعنی تۆرە دایک و باوکێک کە خۆشەویستی دایک و باوک بۆ مناڵ زیاد لە ڕادە بەدەرە جاروە ئەم هەن بۆیە من ئەڵێم خات و قەدەم یعنی ئەم هەن دەرانە ئەگەر بە زۆر بە کچەکە کرا بەڕاستی ئەو عقدە بە هیچ جۆرێک دانامەزرێ یعنی لە ڕووی قانونیەوە لە ڕووی شەرعیشەوە چونکە ئیجاب و قبول بە ڕەزامەندی ئەکرێ
بەڕاستی ئەو ئیجاب و قولبوولە بەخوا یەک خاڵی زۆر گرنگ لێرە ئاماژەی پێبین ئاوانخان ڕاستەکەیت ئەمە بەس زۆری لە حاڵەتەکانی ژۆکو لە لێکۆڵنەوەکەشم من هەر بینی بە هەمان شێوە قسە لەسەرەوەکە زۆرێکی مەسەلە زۆر لێکردن نییە مەسەلە ئەوەیە ئەم تاکە خۆی لەبەرەوەی تاکێک نییە مناڵی ئەمڕۆ پەروەردەکەی پەروەردەیەکە فێری بەرپرسیارەتی هەڵگرتن نهاتوو ئێستا گەنجێک کاگاتە مەرحەلەی 20 ساڵ زۆر بیر دەکاتەوە جا بڕیارەت بچێتە پرۆسەی یاسەریگیری چونکە ئەزانێت چ بەرپرسیارەتی تێکەوێتە سەر بەڵام کاتێک مناڵێک پەروەردە ئەکەین لە ڕۆژگاری ئەمڕۆ زۆر کەم فێریەکەین بەرپرسیارەتی هەڵگرێ من لە کۆمەڵگەی خۆمانە ئەو تێبینیەمەیە کە مناڵەکە بەس فێری و بە داواکاری بکە زەواجیش بە یەکێ لە داواکاریەکانی ئەزانێت نەک وەکو بەرپرسیارەتی نا زۆر جاش حەز و ئارۆزۆکانی وازانێت زەواج بەس تەنها لە بەرکردنی بەدلەیەکە و بینینی ڕسم و شتەکانتی بەڕەفێکەکانی کۆمەڵی خشل و زێڕوزی و ئاهەنگی گواستنەوەکەی و نازانم چی بڵێ لەنێکی لەو هۆکارانەی تریشی ترس لە قەیرەبوونە چونکە هەر وەکو ئێمەزانین لەم کۆمەڵگەی ئێمەدا زیاتر حتا ئەو پیاوانشی کە تەعەدوو دەکەن بە دوای کچی مناڵاگەڕن یعنی هەدەفیان ئەوە نییە کە ئەو کچە لە ڕووی عەقڵ و جەستەوە کامڵ بێ ئەگەر ڕووکەشێکی جوانی هەبێ تەمەنی کەمتر بێ زیاتر ئەو کچانە هێنن کە تەمەنیان ماڵە کە ئەمەش هۆکارێکە بۆی کە ئەو کچانە لە ترسی ئەوەی قەیرە نەبن پەنابەنە بەر ئەوەی کەوە زوو زەواج بکەن یان جاری وا هەیە ڕزگاربوونە لە زەردایک و زەرباوک ئەمەش هۆکارێکە لە هۆکارانە کە ئێمە لەم ڕۆژانە خۆمان هەمومان بینیمان لە بەرچاوی کامێرەکانەوە لە تەلەڤیزیۆنەکە بیندا ئەو زەردایکە چی لەو مناڵانەکە بۆ نەجات بوون لەو ناڕەحەتیانەیە کە لە ماڵەوە هەیە کە زەردایکەکە یان زەرباوکەکە پێیەکە پەنا باتە بەر ئەم زەواجە بۆیە پێویستە ئەو خەڵکە وشیار بکرێتەوە کە بزانن هۆکارەکانی چیە یان لە دەستدانی دەترسی لە دەستدانی خۆشەویستی جاریوەیە کەسێکی خۆشەوێ ئەو کوڕاڵێگە زەواج شوم پێ نەکەی ئەوە ئیتر دوای چەند ساڵێک من تۆ نایم ئەوش پەنا باتە بەر ئەوەی کە لەبەری خۆشەویستەکەی لە دەست دەرنەچێ ئەمەش هۆکارێکی ترە یەکێکی تر لە هۆکارانەی تر ڕاگەاندنەکانە بە تایبەتی ئەم فیلمە دۆبلاژ کراوانەی کە ئێستا لە تەلەڤیزیۆنەکانە هەیە ئەمە یەکێکە لەو هۆکارانەی هاندەرە گەنجان هانەیە بەوەی کە زووتر زەواج بکەن بەڵێ بەس یەک حاڵەتەیە ئەوە ڕوویەکی بوو ئێمە کە باسمان کرد لەوەی کە ڕووی ئەوەی کە بڵێن جاری وا خێزانەکان ئەم حاڵەتەکەن بەڵام ڕوویکی تریشمان هەیە جاری وا هەیە کوڕوکچەکە زۆرتر پێداگر و سوورترن لەسەرەوە زەخت فشار لەسەر خێزانەکان دروستەکەن بۆ ئەوەی مەسەلە پرۆسی هاوسەرگیری پێک بێنن ئەم زەخت و فشارە جاری وایە کە سوکارەکەش ڕازی نییە يعني ئەمەش بۆ خۆی گرفتە جا هەندێک جاری وا هەیە زۆر کەمە زۆر کەمە لانی سۆزدارەکە ئێستا حالێن بە پێ و داتانەی دەرکەوتووە یعنی ڕێژەکە کەمترە لەوەی کەوا دەرەوەی خۆیان بڕیاریان بۆ ئەیەن بەڵێ بەس خۆی ڕێژەکە خۆیان بڕیادن بەڵام جاری وا هەیە هەروەکو شتێک بەعام ئێمە بڵین جاری وایە مامەڵی نایەکسانی لە بینی کوڕوکچەکانە یعنی جاری وا ئەم کچە پەنا باتە بەرەوەی کە فەراغێکی دەرونی هەیە فەراغێکی پێویستی حیات و ژیانی هەیە کە بینێ بە چاوێکی نایەکسانیەوە تەماشا ئەکرێت لەلایەن خێزانەکەیەوە پەنا باتەوە تەسەورەکە کە ژیانی داهاتووی خۆشتر و باشتر ئەبێ هەندێک حاڵەتی تر هەیە جاری وا هەیە مەسەلەی دابوونەریتی ئێمەش یعنی ئێمە جاری وا هەیە لەبەرەوەی هیچ جێگرەوەی تری هاوسەرگیریمان نییە جاری وا هەیە لەبەرەوەی کچ مەشغوڵ نییە بە کۆمەڵێشتی ترەوە جاری وا هەیە یعنی کولتور و دابوونەری دووە ئەکا کە تو بنن لە کۆمەڵگەیەکی وەکو ئەوروپی ئەبینی زۆر طبیعیە بەلاوە زەواجی ژنەکە بەڵام لە ئاستی تەمەتوعکردن بە هەموو خۆشیەکانی دنیاییەوە لەگەڵ کوڕێکەیە لەگەڵ کچێکە بەسەریە بە بەڵام لە لای ئێمە جاری وا هەیە ئەمە نییە بۆیە بۆ پەنابردنە بەر ئەوەی کە ئەو حاڵەتە غەریزیەی بەرەو تێربوون بەرەیەت هەوڵ ئەدا ئەمە بکە بەڵام مەفروزە یعنی ئەو حاڵەتە چارەسەر بکرێ یعنی ئەگەر شتێکی ئاواژ بخۆجار ئێمە لە قانونەکە بۆیە ینی بەرژەوەندیەکی ڕەوا هەبوو لە مەسلەی 15 ساڵی یا 16 ساڵیەوە دادوەر قەراری بۆ ئەدا بە زەواجەکەی کەواتە جاری وا هەیە ئەم کەسە ناتوانێ یعنی ئێمە هەندێک ناتوانێت بۆیە جاری وایە خێزانەکانە کەونە بەر ئەو حاڵەتێڵین پاشە کچەکەمان تووشی لادان و مەسەلە حاڵەتی زینا بێ باشترە یان ئەوی پرۆسی هاوسەرگیری بکە بەڕێی من ئەگەر قەناعەتی پێ بکرێ مەسەلە ئەم کەسە ببرێتە لای بە تایبەتی ئەو دکتۆرێکی دەرونی و توێژەری کۆمەڵاتی ڕێنمونی بکەن ئەگەر توانی لەو حاڵەتی خۆی بێتە خوارەوە بۆ ئەوەی مەسەلە قورسایی ژیان لەو تەمەنە مناڵە نەخاتە سەرشانی خۆی مشتێکی باشە ئەگەر نەبوو بەپی ئەوەی کە یعنی نەک بچێ لە دەرەوەی دادگا
مەسەلە مارە بڕین بکات و سبێنێ تووشی بەرپرسیارەتی بێ چکە ئەو کە یعنی لە یاسادا ئەو کەسەی کە هەڵ ئەسێ بەوەی کە لە دەرەوەی دادگا گرێبەستی هاوسەرگیری بکە یعنی بە تاوانبار لە قەڵم دراوە هەتا مەسەلە سجنی بەسیتی بۆ دانراوە هەتا مەسەلە ڕێژەی ملیۆنێک بۆ 3 ملیۆن لەم بینە قرار لەسەر ئەدرێ و کە غەرامە ئەکرێ ئەگەر مەجال بێت ناوبڕێک وەرەگرین دوایی ئینشەڵا هەوڵێن ئەم بابەتە تەواو بکەین لێنەوە لاتان. دووبارە سڵاوی خی گەورەتان لەبێت دوای ناوبڕێک هاتی نۆلاتان بۆ تاواکردنی بابەتەکەمان. ئاوان خان دەمیست لێرە ئەوە بڵێم بێجگەلەوەی کە ئەو دوای باسی ئەومان کرد کە بڵێ هاوسەرگیری پێشوەخت لەم ڕۆدا زیادی کردووە و هۆکاری زۆر هەیە بۆ زیادبوونی ئەم حاڵەتە یەکێکیان بارودۆخ و قەیرانانی کە وڵات پێات تێپەڕە بێ یەکیشیان باری چاولێکەری و دروستبوونی قەیری لە کۆمەڵگەیما بەداخۆ بۆ بارودۆخە ناخۆشانە ڕۆژین کە کۆمەڵە کچی زۆر بە قەیرەیمانەوە و کۆمەڵی هۆکاری کەشمان هەیە بەڵام لێرەدا دەمانەوێت لە ڕووی شەرعی ئەوە ڕوون بکەینەوانێ کە خۆی ئەنجامدانی پرۆسی هاوسەرگیری کە لە کۆمەڵگەی ئێمە وای لاتۆ بڵێ شتێکە بێ چاک بێ و خراپ بێش بێ هەر ببێ بێ هەر زەواج بکات لە ڕووی شەرعیەوە چۆن سەیرێکرێت زانایانی شەرعی بە ئیجماع ڕەیان وایە کە پرۆسەی هاوسەرگیری خۆی بابەتێکە حەڵال کراوە نەک واجب بێ هەموو کەس بیکە و لە هەندێک حاڵەتە یعنی واشی تەڵیان کردووە کە شتێکی حەڵاڵە بەڵام بۆ هەندێک حاڵەت کە کەسەکە بزانێت تووشی دایان پیسی تووشی خراپە ئەبێت واجبە بێت لە حاڵەتێکە بزانن کۆمەلگا بەرەو نەمانەچێ واجبە بێ بۆ خستنەوەی نەوە ئەم حاڵەتانەیە کە واجبێ غەیری ئەمە لە هەندێک حاڵەتە هەر ئەوەیە دروستە بیکات لە هەندێک حاڵەتە هەر قەدەغاکرێت لێی کە ئەمە بابەتی ئەم ڕۆمانە حەزەکەم ئیشارەتی پێ بم زانایان ئەفەرمونون ئەگەر ئەو دوو کەسە بزانن لە ئەنجامدانی پرۆسەکەیە ئەو واجبە شەرعیانەی کە لە پرۆسەی هاوسەرگیریە واجب کراوە لەسەر کە بن بە دایک و باوک چیان لەسەر واجبە بێت بە سەرەتای پرۆسەکە پیا و لە ڕووی مادی و لە ڕووی معنەویشەوە بەرامبەر خێزانەکەی کۆمەڵی وابەستەیی هەیە لە ڕووی شەرعیەوە بێ جێبەجێ بکەوە ئافرەتیش باماشەوە بەرامبەر هاوسەرێکی ئەگەر ئەم بزانێت ئەمانی بۆ جێبەجێ ناکرێت لە ڕووی شەرعیەوە لێ قەدەغا ئەکرێت چونکە بە پێی قاعدەی لا ضرر ولا ضرار هەشتێ زەرمەند بێت بێ ڕێگەی لێ بگیرێت با مباحیش بێ باشە دروست بێت زەواجکە ئەگەر زانیمان ئەم تاکە هێشتا ئەهیلی نییە ئامادەسازیتیان نەکراوە بۆ ئەوەی بتوانێت بەرپرسیارەتی لە خێزانە هەڵگرێ بەرپرسیارەتی ئافرەتێکی بکرێتەوە سویان ئافرەتێکە لە حەدیثەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئاماژە بە بەرپرسیارەتیەکە فەرمێ پیا و بەرپرسیارە بەرامبەر ماڵ و مناڵەکەی و پێویست خوای گەورە لێپرسینەوەی لێکا لەسەر ماڵ و مناڵەکەی و بە هەمان شێوە ئافرەتیش بەرپرسیارە بەرامبەر مناڵ و مێردەکەی و خوای گەورە لەم بەرپرسیارەتی پرسیاری لەگە لە بەرامبەر بەیتیها خی بەرامبەر ماڵەکەی و فەرمودەی کولکم ڕاین ئەو فەرمودەمان زۆر لەم بەرنامە باس کرد بۆیە نەمیست فەرمودەکە بڵێمەوە بەڵام ویستم مەفهومی ئەمە بەمەوە بەدەسانێت کە ئەم دوو تاکە ئەبێ بزانن ئایا ئامادەسازیان تایە بۆ هەڵگرتنیان بەرپرسیارەتیە کە بەداخەوە ڕوو لە دایکان و باوکانی خۆمان لەم سەردەمایە بکەین کە مناڵانیان وا ڕانەهێناوە کە بتوو ئەم لەم بەرپرسیارەتی تێ بگەن من ئەڵێم هەر گەنجێک کە بیر لەوە کاتەوە زەواجکە لە مەرحەلەی ئیتر 13 ساڵە 15 ساڵە کە ئەم خەیاڵە دێ بە مێشکە ئەگەر بێت و دایک و باوک بیهێنێتە بەردەم ئەم بەرپرسیارەتیە بۆ ماوەی هەفتەیە بەرپرسیارەتی ماڵی خۆیانی باتە دەست بزانێ ئەتوانێت بەرامبەر ئەم بەرپرسیارەتیە مەسئولیت هەڵگر بێ و بزانێت توانێت لە دوای پرۆس یعنی ئەمە نە خولێکمان هەیە لە پێش پرۆسی هاوسەرگیریە نە شارەزاییکی شەرعیمان هەیە لە بەرامبەر پرۆسی هاوسەرگیریە بەداخەوە زۆرێک لەوانی کە لە ڕووی شەرعی و دێن پرسیار لەم نەکەن لە ئافرەتان یعنی پرسیارەکانیان زۆر سادەن لە پرۆسی هاوسەرگیری یعنی هەر تێ نەگەیشتون بەرپرسیارەتەکان چەند قورسە کە ئەبێت چی بکا بۆ مێردەکەی ئەبێت چۆن بێت لەگەڵیا و بە هەمان شێوە پیاوەکانی جوان یعنی لەو بەرپرسیارەتی قورسە تێ نەگەیشتون کە لەم ڕۆیە تەکلیفە مادیەکانیشی زۆر زیایی کردووە و ئەزانێت بەم چۆن ڕۆژە قسە خۆشە ئەبڕێتەوانێ کە لەم حاڵەیە بەپێی قسەی زانان و بەپێی ئەو قاعدە شەرعیانە ئەم کەسە ئەبێ زەواجی لێ قەدەغا بکرێت یاخود ئەگەر لێشی قەدەغا ناکە هیچ تێی بگێنە لە بەرپرسیارەتەکەی بۆی خۆی ئەو بڕیارە بە ئێمە نە تێگەاندنمان هەیە و نە بەو شێوەیەش بە نەس و دەق توانیمانە قەدەغای ئەو حاڵەتە بکەین ئەلەوە یعنی مەبەستی جەنابەت ئەوەیە کە ئەگەر بێت و بەرژەوەندیەکی ڕەوا یعنی لەو پرۆسی هاوسەرگیریەدا بەدەست نێ یعنی زۆرتر هەموو شتەکان بەڕاستی هەموو مەقاصدی شەریعەیەکێک لەو شتانە ئەوەیە کە بەرژەوەندی قازانجی ئەو کەسیدا چونکە هیچ دەقێکمان نییە ئاماژە بۆ بدا کە شتێک زیانی هەبێ بۆ سەر مرۆڤەکان ڕێگەی پێ بدا کەواتە ئێمە ئەبێت ئەوە بزانین مەسەلەی هاوسەرگیری بە تایبەتی هێنی تەمەنی مناڵ و ناکام یعنی هاوسەرگیریەک نییە کە شەرعی خوا بە زۆر سەپاند بێتی بەسەر مرۆڤەکاندا
یعنی وەکو جەنابەت باست کرد ئەوەی کە من لە بەڕێستان و تێگەشتم ئەوە بەس ئەقلێتی مجتەمع ئەقلێتی کۆمەلگایە کە زۆر لە تاکەکانی کۆمەلگاکە کە ئەبێ هەر زەواجکەن بۆ نمونە لە زەواجی کوڕ یعنی کوڕێک کاسبکار بێ یعنی یەکسەر دایک و باوک کەسوکە کاری هانی ئەم کوڕایە زەواجکە تۆ کاسبیەکەی تۆ سەروەت و سامانت هەیە تۆ ماڵت هەیە بۆ هەوڵ نایە بە زووتی خێزانێ پێک بێنی تبییر لەوە ناکاتە ئایا ئەم کوڕە ئەتوانێت ئەو بەرپرسیارەتە قورسە کە باوکایەتیە کە ژیانی هاوسەرێتیە کە بەخێوکەری ماڵ و مناڵە ئەتوانێت بیبات بەڕێوە ئەمە بیر لەوە ناکەنەوە بەستەنها ئەوەیە کوڕەکە بێ ژن بێنێ کچەکەش ئیلا ئەبێ شوو بکات ئیتر ئایا بە چ شێوازێگەیکە ئەمە هەر شوو بکاتە کەوتیان شووی کرد تەواو وازانن ئیتر هەموو شتێکیان کردووە نازان کە کۆمەڵێک دەرەنجامی خراپ لەو زەواجا هەیە یەکێکی تر لەو لایەنانەی ئەو کێشە و دەرەنجامانەی کە ڕوبەڕووی ئەو ئافرەتانە بنەوە کە لەو تەمەنە گەنجێتیە کە زەواجەکەن لایەنی کۆمەڵایەتیە کە بەشێک لەو داتانەی کەیێتە محکەمە بەڕاستی و کچانان کرد لە خوار تەمەنی 15 ساڵی و 16 ساڵی تا 8 ساڵی خوار ئەوانەوە زەواجیان کردووە ئەمەش ڕوبەڕووی تەلاقە بنەوە لەبەرەوەی کە ناتوانن هەست بۆ بەرپرسیارەتە گەورە ناکەن کە لەسەر شانیانە وەکو پێشتر باسم کرد عەقڵ و مەنتەق بڕیاری لەسەر نەداوە و دوای ئەوە ئەو کەسە خۆی کەسێکی ناکامەڵە پێویستی بە پەروەردەکردن هەیە پێویستی بە چاودێری هەیە پێویستی بە خۆشەویستی هەیە بەڵام لەپڕ ئەکەوێتە قۆناغێکی واوە کە خۆی ئەبێ ئەم شتانە جێبەجێ بکە ناشتوانێ ئەم شتانە جێبەجێ بکە لە ئاسی ئەو بەرپرسیارەتیان نیە بۆیە پەناباتە بەرجیابوونەوە و تەلاقدان. بەڵێ دەست خۆش بێ وەڵام من یەک ئیزافە بۆ قسەکەی جەنابەت ئەدیبە خان یعنی کە باسی لاەنە ڕۆ دەرونی و کۆمەڵاتیەکەت کرد حاڵەتێک کە زۆر گرنگە بەلامەوە ئەویش ئەوەیە مەسەلەن هەر لە سەرەتای پرۆسی هاوسەرگیریەوە ئەم کچەی کە تەمەنێکی مناڵ و ناکامی هەیە ئەچێتە پرۆسی هاوسەرگیریەوە هەمیشە دەوروبەر و کەسوکار و هاوسەر و هەمووی بە کەسێکی چۆنەڵی لاواز و بە کەسێک هەمیشە پێویستی بە خەڵکانی تر بێ ئەنی لە ڕووی کەسایەتیەوە کەسایەتێکی حساب بۆ نەکراوە لە شتەکانە نەڕەئی ئەخوێنرێتەوە لە جاری وایە بیانی ئەوە هێنرێتەوە کە مەسەلە تەمەنی مناڵە نەجاری وا هەیە مشارەکە و بەشداری پێکرێت لە پرۆسە کۆمەڵاتیەکان و ئەمانە بۆیە جاری وایە ئەمە کاریگەری دەرونی زۆر خراپ لەسەر ئەو ئافرەتە دروستەکە هەر لە بیدایەتی ژیان و تا کۆتایی ژیان چکە ئێمە بڵێن و نەڵێن مەسەلە 5 ساڵی یەکەم لە پرۆسی هاوسەرگیریە معنی ئەو شتەیە کە داڕشتنی کەسایەتی مەسەلە ئافرەت و پیاوەکەی وە گونجاندنی هەردووکیانە لە بەرامبەر بە یەکتری بۆیە بە چ شێوازێک هێنان هەتا کۆتایی ژیانان ئەگەر بە یەکەوە بمێنەوە بەو شێوازەگەر یەک شتیکەش ئیزافەکەم لەسەر قسەکانت خۆی پەروەردگار کە باسی ژن و مێرد دەکا بۆ یەکتر وا باسییانەکە تەواوکەری یەکتر باس لەوە کە بێ هونە لیباس لەکم و ئەنتم لیباس لەون ئەبێ یەکتر داپۆشەر یەکتر بن یعنی ئەم دوانە بێ یەکتر تەواوکەر و یەکتر پڕکەرە و یەکتر داپۆشەر یەکتر بن لەکوێ ئەم دوو کەسەکە هێشتا خۆیان نوقسانی و کەم و کوڕیان هەیە بتوانن یەکتر تەواوکەر و یەکتر پڕکەرەوە بن و ببن بە بەرگ و پۆشاک کۆمەڵگاکەی شکیان ئەو خێزانی کە لە ناویانەوەیە ینی کە سێری ئافرەتەکەیەکەن بە چاوی مێردەکەیەوە سەیرێکە هەموو کەسێک هەموو دەوروبەرەکەی خۆیەکە بە بەرپرسیار بەسەریەوە ئەمە ژوای لێکە کەسایەتی لاوازەکە پێشگەلەوە خۆی پەروەردگار کە باسی ئەوکات کە پرۆسی هاوسەرگیری پێ فەرمێ هاوسەرگیری بکەن لتەسکون و ئیلەیها یعنی بۆی کە لێ تووشی ئارامی بن ئەدی بەخان باز لەوەکە کە توێژەران لەم بارەوەڵەن ئەو کەسە تووشی نائارامی دەرونیە بێ ئیتر چۆن سوکنایی لە خێزانەکە دروستە بێ کە لەسەر نائارامی دروست بێ ئەم دوو کەسە خۆیان بە قۆناغی مناڵ بەخێ بکە ئەم دوو کەسە خۆیان قۆناغی هەرزەکاریانە هێشتا پێگەیشتنی مێشکیان لە سەرەتایەتی و نەگەیشتە دامەزراوی ئیتر چۆن توانن سوکنە دروستکەن بۆ یەکتر من قەناعەتم وایە گەر لە سەردەمی پێشووتریشا کە خەڵق بینینی بۆ دەرەوە کەمتر بووە یعنی ئەوکو ئەمڕۆ دنیا کراوە نەبووە و ئەتوانی بڵێ مناڵ هەر لە سەرەتای مناڵیە وای لێکراوە بەرپرسیارەتی هەڵگرێ و هەست بە بوونی خۆی بکە و خۆی بسەلمێنێت هێشتا مناڵێک بۆ بەرپرسیارەتی ماڵە و یان دەرەوەی پێدراوە ئافرەت بۆیان پیاو بووە ئەنجامدانی ئەم پرۆسە ئاسانتر بۆ گەر بە تەمەنی مناڵیا بێ لە تەمەنی ئێستا کە مناڵ لە تەمەنی مناڵیا تا لە 18 ساڵیش هێشتا لە مەرحەلەی خوێندنی سەرەتایی و دواناوەندیایە دوای ئەمە ئەچێتە زانکۆ لەم سەردەماکە یعنی زیاتر پرۆسەکە ئەوەیە یەکێکی کە لە دەرەنجامە خراپەکانی ئەوەیە کە دروستێکە کە ئەم دوو کەسە واز لە خوێندنێنن کوڕ بێ خەریکی کاسبی بێ کچ بێ لەبەرەوە یەچێتە پرۆسی هاوسەرگیری و ناتوانێت خۆی چۆتە قۆناغێکی قورسترەوانێ و کەسێک نییە گرنگی پێ بە گرنگی بە ماڵ و مناڵ و ئەوە بات بۆیە یەکسەر خۆشی بڕیاری وازێنان لە خوێندنە لە زۆر
زۆربەی حاڵەتەکانە کامەشە دووبارە هۆکارێکە لەسەروی کە باسی کرد لاوازی کەسایەتی هۆکارێکە بۆی هەست بە نقصانی بکە سێرەکە هاوڕەکانی خوێندنیان تەواو کردووە خەریکی کارێکن مەشغوڵی بەرنامە و پرۆسەی پرۆژەیەکی خۆیانن ئەم پرۆژەکەی ئەو بەس بۆ بەزەواج کە دوای ماوەی هەستیش بە ناکامڵیەکە لە پرۆزی هاوسەرگیریەکە چکە نە سوکنای تایە نە ئاسوودەیی تایە نە ئارامی تایەوە هەست بە دوای ماوەیەکە خۆشیەکەی زەواجە بڕێتەوە کە سەرەتاکێتی و کۆمەڵی هەڵچوون و عاتیفە دەربڕینە هەست بەو بەرپرسیارەتی قورس و ئەو ناڕەحەتیە زۆرە و ئەوەش کە خوای گەورە دایناوە لە پرۆسی هاوسەرگیری کە بێ سوکنای تیابێ و وەچە قستنەوەی تیابێ و ئەمەی تیابێ ئەمانە هیچی تا دروست نایە بۆیە ئەم گەنجە یەکسەر لێرە هەست بە ڕوخانەکات وازی لە خوێندن هێناوە لە هاوڕەکانی دواکەوتووە لەبەرەوە ینی بازێ لە حاڵەتەکانیش مەسەلەکە چییە چاولێکەریە لە دەوروبەرەکەی هەندێک لە ینی هۆکارەکانی شێگر گەڕێنەوە سەری چاولێکەری ئەم چاولێکەریەکشی هەر بۆ فترەیەک بێت چونکەوەی بازەکرێ هەر حاڵەتە مناڵێکەشەوە ئەکا جاری وایە مەسەلە چاولێکەرەکەی زیاتر بەسەرازاڵ بێت چونکە بیرەکاتەوە هاوڕێکەی کە کاتی هاتووە لەگەڵ لە قوتابخانە لەگەڵ خۆیەتی پێش وەخت دیارە فشارێکی کردووە لە ماڵەوە قەنەعەتی بە ماڵەوە کردو و مەسەلەی پرۆسەی زەواجی کردووە و ئێستایەت هەموو شتەکانی ژیانی خۆی و پرۆسەی ئاهەنگگێڕانی و گواستنەوەی و هەموو ئەم شتانە بۆ هاوڕەکەی باسەکە ئەمیش لێرەدا حەز و ئارەزێکی بۆ ئەو حاڵەتە بۆ دروستە بێ بۆیە لە نەتیجا جاری وایە ئەمەش بە هەروکو جەنابەت باست کرد ئەو چاولێکەریە ئەبێتە ئەوەی کە زیانێکی گەورە بە ژیانی ئەم خوێندکارە بگەینێ هەم لە ڕووی ئەوەی کە واز لە خوێندن بێنێ هەم لە ڕووی ئەوەی کە ئەکەوێتە ژێربارێکی قورسی ژیانەوە ئەمە لە حاڵەتێکە خاتو قەدەم من گرنگە بەلامەوە باس یعنی جگە لەم حاڵەتانە گرنگترین شت حاڵەتی تەندروستی ئەم کچەیە کە لە تەمەنێکی مناڵا شووەکە یعنی زۆربەی ئەو کەسانە ئێمە یعنی بۆیە خوای پەروەردگار یعنی کە ڕێگەی تەمەنی بە تەحدیدی دانەناوە باڵغی داناوە زۆر جار هەر قانونە عێراقیەکەش کە ئەڵێ بێت دادوەر تەماشای قیافە و مەسەلە ئەهلیەت و مەسەلە ژیری و عەقڵی ئەم کچە مناڵە بکە بزانێ ئایا توانای ئەوەی هەیە بتوانێت بچێتە پرۆسی هاوسەرگیریەوە بەم شێوازە بڕیاردە بەس جاری وا هەیە زۆر جێی داخە مەسەلە هەندێک لە مامۆستایانە بەڵام بەڕاستی زۆریش لە مامۆستایان خۆیان لەو پرۆسەیە نادەن بەڵام هەندێک لە مامۆستایان جاری وا هەیە بەس تەنها عەقدەکە مهمەوەی مارەیە بڕێوی نەکات کاتێک مەفروزە ئەو کەسەشی کە لە دەرەوەی دادگا مارەی ئەبڕێ پێشێ بچێتە دادگا سێری مەسەلە ئەو ئافرەتە و ئەهلیەت و پێگەشتن و تێگەشتنی ئەم ئافرەتە بکە ئەو مەلا ئەنجا مەسەلە بڕیار بدا لەسەر نەک هەر بە عەمەلی لەبەروی کەس و کارەکەی و مەسەلە خۆی ڕازیە و ئەمانە ئەو حاڵەتە بکات چونکە بڕیارەکە کەوتۆتە دەست دادوەر ئەبێ بڕیار بدا لەسەر یاخود کەوتۆتە دەست ئەو مامۆستا بەڕێزەی کە مارەیەکە لە ماڵەوە لای دادوەر لە مەلا مارە کراوە عرفە لە لای ئێمە لە ماڵەوە مارە بکری ئەنجاچێتە لای مەسەلە محکەمە و دادگا پەسەندی ئەو هاوسەرگیرەکە بۆیە من گرنگە بەلامەوە مەسەلەی ئەم هاوسەرگیرە لەبەرەوە هێشتا تەمەنی نەگەشتوەتەوە کۆمەڵی مەشاکیلی تەندروستی و چۆنەڵی گیرروگرفتی تەندروستی بۆ ئەم کچە مناڵە دروستە بێ کە مەسەلە پێویست ئەکا چ مامۆستایانی ئاینی چ ئەو لیژنەی کە ئەینێرن جاری وا هەیە لە محکەمە کە بزانن زۆر بچووکە ئەینێرن بۆ لای لیژنەی طبی بۆی فەحسی ئەم ئافرەتە بکە بزانێ ئەتوانێ مەسەلە هەڵگری پرۆسەی هاوسەرگیری بتوانێ ژیانی پرۆسی هاوسەرگیری بەرێت بەڕێوە یان ئەگەر ئەوەش نەبوو مەسەلە جاری وایە پێویستەکە زۆر جار قسەی جەنابەت ئەڵێ ئەو کەسانەی کە زەواجی پێشوەخت دەکەن 5 ئەوەندە نزیکترن لە مردن لە کاتی مناڵبوونە هەتا ئەو کەسانی کە بە بارێکی ئاسایی زەواجەکەن بەس خۆی یعنی شتەکە لێرە ئەوەیە کە ئەو چۆن خوای پەروەردگارە فەرمێ فەسئەلوا ئەهلە الذیکر ئین کونتم لا تعلمون یعنی لەو حاڵەتە پێویستەکە کە شتێک پەیوەندی بە مەسەلە جاری وایە مامۆستایەکی ئاری نازانێ ئەم ئافرەتەیە قەچەکە بە مەسەلە بینێرێ بۆ لای دکتۆرێکی دەرونی بینێرێ بۆ لای دکتۆرێکی ژنان یعنی ئەم کۆمەڵشتی پێ بکە ئەنجا ڕێگەکە قورسکە هەروە بە ئاسانی مەسەلە ئەم کوڕوکچە مناڵە مارە نەکرێن لە یەکتری ئەو کاتەینە چونکە زۆربەی زۆری ینی گیرروگرفتی تەندروستی لەو تەمەنە زۆربەی ینی ئەوەی کە من زیاتر خوێندبێتمەوە لەسەر ئەم مەوزوعە زۆربەی دکتۆرەکان و هەتا بە ئیتصالی تەلەفۆنیش ئیتصالی پێکردنەوە کە جاری وایە حاڵەتی لە بارچوون لە تەمەنی پێش 15 ساڵی و ینی پێشوێ بگاتە 18 ساڵ زۆرترین حاڵەتی لە بارچوون لەم تەمەناوێ یان ئەم ئافرەتە لە ڕووی جەستەیەوە پێ نەگەشتووە هێلکەدانی پێ نەگەشتووە زۆر
جار ئەم ئافرەتەکە مەسەلە ئەبینێ ساڵێ 2 ساڵ مناڵی نابێت نازانێت کە ئەمە گرفت مەسەلە تەمەنە مناڵەکەیەتی یەت زۆر لە پزیشکەکانە کات کە عیلاجی هۆرمۆنات وەرگێ والیەکە هۆرمۆناتی جەستەشی هەتا شکل و شێوەشیان ئەگۆڕێ یعنی ئەمە ئەو حاڵەتە تەندروستیە کە زیان لە جەستە و لە شولاری ئەم ئافرەتە ئەدا بۆ ئەوەی کە ئەو حاڵەتە یان تحملی ژان ناکەن یعنی مناڵێکە یعنی زۆر بێ ئەو تەمەنانەی کە مناڵن لە نەخۆشخانەکانە بۆ تووشی حاڵەتی نەشتەرگەریە بن چونکە هێشتا بە تەواوەتی جەستە و لاشەی پێ نەگەشتووە ئەبینی ئەم تحملی ئەو ژانە سەختانە ناکات کە کاتێک لە کاتی مناڵ بوونە يعني وا أكاد جاري واه أو يعني هاوار وهين أكاد سر بزيشك كان ناتشار برياري نشترجري بودن أجر برياري نشترجريش يعني بوهات وهاواري نبي يعني لروي بزيشكي ولد آفرد تانا جات التمني هجد صالي فراواني حوزي نكراتو تاكو منال بأساني بتواني لدايق ببيل منالا بويا أم يعني توشي زورترين كيشو جيروغرفتي تندرستي أبيته ولا روي جسته ولا شوا يعني أما ئەو حاڵەتەیە کە پێویستەکە ینی ئێمە گرنگی پێ بدەین تا ئەوان خانجگە لەوەش لە ئاماژەکردن بۆ قسەکانی جەنابەت تووشی خوێنبەربوونیشە بێت تووشی نەزیفە بێت تووشی کەم خوێنیە بێ بۆ یەکە کاتێکیش ئەگەر مناڵەکەیشی ببێ لە باریشی نەچێ مناڵێکی لاواز دەرەچێ و ئێمە بە لێرش باسی ئەو بزانین هۆکا بڵێن چارەسەر چی ئێمە چی بکەین بڵێن ئەم کێشە و گیر و گرفتانە هەمووی هەیە ئێمە چه هەنگاوێک بنین کەوا بتوانین ناتوانین بڵێن چارەسەری لە ساسەکەین بەڵام بەڵێ ئەتوانی ینی هیچ ناکەمی بکەینەوە ئەیکێ لەشتانە و شیارکردنەوەی کۆمەلگا کە زۆر زەڕورە هەر لە دایکان و باوکانەوە هەر لە مامۆستایانی ئاینیەوە هەر لە پەروەردەوە لە هەمووی دەست پێ بکرێ کە وشیارێکی تەواو بدرێ بە دایکان و باوکان بە کچان ئەو توێژەرە کۆمەڵایەتیانەی کە لە قوتابخانەکانە هەیە پێویستە هەفتانە ئەگەر هەفتەی 1 ڕۆژ بێ یامانی 2 جار بێ سیمینارێک لەو بابەتە بۆ کچانە بەستێ بۆ ئەوەی وشیار بکرێنەوە لە زیانەکانی ئەو زەواجە و بۆ ئەوەی ئەو بڕیارە نەیەن یان دایکان و باوکان یان ئەتوانین ئێمە بتوانین لە منهەجی خوێندنە لە مافی مرۆڤ کە ئەمە بەڕاستی مناڵە لەو تەمەنە لە مافی مرۆڤ باسی ئەوە بکرێتەوە ئەم زەواجە چ زەرەر و چ زیانێکی هەیە بۆی و ئافرەتانە ئەو بڕیارە ناتەندروستە نەدەن بەڕاستی ئەتوانین لە ڕێگەی بڵین سیمیناراتەوە بەرنامەوە و هەروەها کورتەفلیمەوە کە زەرەر و زیانەکانیان پیشان بدرێ ئەو کاتە تاکی کۆمەلگا ئەوەندەی ڕاگەاندن دەوری کاریگەری خۆی ئەبینێ لە مەسەلەیە پێم وایە هیچ شتێک ناتوانێت دەوری کاریگەری خۆی ببینێ بۆیە زۆر ضرورە گرنگی بە ڕاگەاندنەکان بدرێ بەرنامەی تایبەتیان لەسەر ئەم مەسەلانە هەبێت خاتو ئەدی بە حاڵەتێکی تر هەیە کە زۆر گرنگە ئەوش یاساکە ئەگەر بتوانرێ بە تایبەتی مەسەلە لیژنەیەکی ئیلزامی دروست بێ ئەو لیژنەی کە مەسەلە بە تایبەتی دادوەرە بە ڕێزەکان کە کاتی تەزدیقی ئەو عەقدە ئەکەن لە مەحکەمە بۆ پرۆسی هاوسەرگیری یعنی پێم وابێ پێش ئەوە بنێرێن بۆ لای لیژنەیەکی تایبەتمەند کە بتوانێت تەهیل یعنی چۆنڵێ بتوانێت ئامادەسازی بکات ئامادەسازی بکرێت ئەمە من پێم وابێ بە تعلیمات و بە یاسا و بەم شتانە ڕێگەخرێ نەک مەسەلە ڕێکخراوێ لێرە و لەوێ جاری وا هەیە هین ناکرێت بەڵام ئەگەر بکرێت لە کاتی عەقدەکە پێشەوە عەقدەکەیان بۆ بکرێ بنێرن بۆ لای ئەو ئەهلی خبرەیە زەرەر و زیانی ئەو پرۆسی هاوسەرگیریە بۆ ئەم کەسە باس بکرێ من پێم وابێ ئەگەر تێگەشتنێک هەبێ جاری وا هەیە نەتوانێت دەرەقەتی بێ پەشیمان بێتەوە لە ڕەئی خۆی ئەگەر پەشیمانیش نەبەوە مهم ئەوەیە کە پێش وەخت مەسەلە بەم کوڕوکچە وتراوە ئەمە زەرەر و زیانێتی و ئەبێ مەسەلە چۆنێتی تەعاملکردن لەگەڵ ژیانی هاوسەرێتیا بە چ شێوێ ئەمە خاڵێکی تر مەسەلەی وەزارەتی پەروەردە جەنابەت باست کرد یعنی بە تایبەتی توێژەرە بە ڕێزەکان نابێت چاوەڕێی ئەوە بکەن تا کێشە دروستە بێ من پێم وابێ هەرچەنە لە منهەجی خوێندنە مەسەلەی هۆشیاری خێزانی نییە چونکە چۆن مەسەلە مەدەنیەکدانراوە
لێرە لەسەر کۆمەڵشتی تا ئەمانە کاریگەری بۆ خۆی هەبووە بەڵام لە هەمان کاتشە بە مەسلەی هۆشیارکردنەوەی خێزانیش هەبێ هەم بابەتەکانی تونند و تیژی خێزانی کەمەکاتەوە هەم مەسلەی ئەم پرۆسی هاوسەرگیری و شتانە بۆ تەمەنی بنەڕەتی بڵێ ناوەندیەکە و دواناوەندیەکە باس بکرێ یعنی ئەمانە کاریگەری خۆی پێویستەکە من ئەڵێم پێش ئەوەی کە تربیە خۆی هەستێ وەزارەتی پەروەردە هەستێ بەمەی کە بە یاسا ڕێکیخا ئەبێ لە پرۆسی خوێندنە بەڕاستی ئەبێت توێژەرە بە ڕێزەکانش ئەو بە هەست بە بەرپرسیارەتیان تیابێ هەوڵ بن ساڵانە بۆ چەند محازەرەیەک هەموو ئەو قوتابیانە کۆ بکەنەوە و باز لەو پرۆسەیە بکەن و باز لە ئیجابیات و سلبیاتی ئەو پرۆسەیە یەکشتی کە لەسەر مەسلەی پەروەردە من ڕەئەم وایە کاتێک کە کۆبوونەی دایکان و باوکانی شەکرێ یعنی یەکێ لە بابەتەکانیان ئەوە بێ کە توێژەرێک بێت ڕوونکردنە لەسەر ئەو بابەتە با بۆ دایکان و باوکان ئاشنیان ئەگەر لەبەرەی گەیشتنێتە کۆتایی بەرنامەکەمان ئەگەر لە کۆتایی دەرەنجامی ئەم چارەسەرانەی ئێوە باستان کرد ئەوە بڵێن کۆمەڵگەی ئێمە کۆمەڵگەیەکی لاوازە لە ڕووی ڕۆشنبیریەوانێ ڕۆشنبیری بۆ دایکان و باوکان لە ڕۆشنبیریش بۆ گەنجان بۆ تەمەنی هەرزەکاری ئێمە پێویستمان بە ئامادەسازیە لە گەنجانمان نظامی پەروەردەییمان پێویستی بە چارەسەرە هەم پرۆسەی پێش بڵێن باز یعنی قسینانی ئێمەش نەبێتە ترس و مەترسێکی گەورە و ببێتە عرقەلە لە بەردەم پرۆسی هاوسەرگیری بەرکو ئێمە وەکو مەسەلە بە تایبەتی وەکو کەسێک ملتەزم بەدینەوە یعنی هەمیشە لەگەڵ پرۆسی هاوسەرگیری داین بەڵام بەو شەرت و شروتانەی کە بتوانێت کۆمەڵگە زیاتر بە قوت و بەهێزترکە یعنی بەو مانایی ئێمە دروستکردنی هەستی بەرپرسیارەتی لای دایکان و باوکان بەرامبەر ئەوەی مناڵێک پێ بگەێنن کە بەکەڵ کێڵگرتنی بەرپرسیارەتی بێ دروستکردنی بەرپرسیارەتی لای تاکە هێشتا سەرەتای مەرحەلەی هەرزەکاریەتی کە تێبگەێنرێ بەرپرسیارەتی ئەم لە دوای پرۆسی هاوسەرگیری چییە ئێمە بەداخۆ ینی دوو کەس بڕیاری هاوسەرگیریان پێ تێبگەێنرێن ئەم بەرپرسیارەتی لە دوای پرۆسی هاوسەر ئەم گرێ بەستە گەورەی کردویانە چییە بۆچی گەورەیە بێت چی لێ ئەکەوێتەوە و ئەم ڕۆشنبیریە بە ئاراستی هەموو کۆمەلگا بەگشتی بکرێ پێم وایە زەواجە و کاتە ئەگەر پێش 18 ساڵیش بێ ئەو گرفتە گەورەیە دروست ناکات گرفتەکە کە ئێستا دروست بووە لەوە بووە کە زۆربەی ڕێژەی با بڵێن حاڵەتەکانی زەواجی پێشوەخت زۆرێکی بەداخەوانێ ئاکامەکەی جیابوونەوەیە کە ئەم جیابوونەوەش لە زۆربەی کاتەکانە زیانی زۆر بە ئەم دوو تاکە ئەگەێنێت بە تایبەت بە ڕێژەیەکیشی لە زۆربەی لە ئافرەتانە زەواجی پێش وەخت زۆر زیانە گەورەکەش بەداخەوە لە کۆمەلگەی ئێمە تا ئەمڕۆ قوربانیەکە ئافرەتە چونکە ئەو چانسەی ئافرەتێک کە لە دوای ئەوەی زەواجێکەکە لە پێشوەختی خۆیاکە تەلاقە درێتەوانێ جارێکی کە شتێکی وا باش ینی بەو شێوەی باشە زەواجێکی باشتری دەست ناکەوێت و لەوە چێت بەچاوێکی کەمەوە لە کۆمەلگای یاسایی کرد لە ماڵەکە سوکاریەوە بۆ شێوەیە ئەو ڕێز و تەقدیر و خزمەتکردن نادرێت من پێم وایە ئافرەت ئەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم گرنگی پێدانی لە فەرمودەکانی گرنگی پێدان بە کچان بە گەورەترە زانێت لە گرنگی دان بە قورئان و دائما باز دەوەکە ئەوەی کە دوو کچ خزمەتکار لەبەر ئەوەیە پێویستە لایەنی سۆز و پەروەردەی بۆ ئافرەت پێویستێتی لە بۆ کچ پێویستێتی زۆر زیاترە بۆیە لێرە دووبارە لە کۆتایی بەرنامەکەمانە جەخت لەوە دەکەینەوانێ کە کچان نیعمەتێکن خوای پەروەردگار داونی بە دایک و باوک زۆر بە گرنگی سەریان کەن سۆز و خۆشەویستێکی زۆریان بۆ دەربڕن تا دوورکەونەوە لەو حاڵەوە مامەڵەیەکی تەندروستیان لەگەڵ بکەن بە یەکسانی سیرکردن بەکەمتر لە کوڕ سەرنێک لە پێی وابێ کوڕەکەی بۆ هەیە بۆ موشێنە بچێ بەڵام بۆ کچەکەی قەدەغەکرا و زۆرە سۆزداریەکەشی ڕاگرێت چونکە جاری وایە ئینسان مەسەلە و کچانە لە فەراغی نەبوونی عەتف و سۆز جاری وایە بۆیە پەناباتە بەر کەسێک کە عەتف و سۆزی ڕابگرێ کەواتە ئەوەی کە ئاماژە پێ ئەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆیە داوا لە دایکان و باوکانەکە زیاتر سۆز و عەتف بۆ کچان دابین بکەن گرنگی زیاتر پێ بنەوە ئەجری پەروەردەکردنی کچ گەورەترە لە ئەجری پەروەردەکردنی کوڕیش لەبەرەوەی ئەم تاکە زیاتر پێویستی بە گرنگی پێدانە ئەم گرنگی ئەگەر لەلایەن دایکانەوە بێ بە دڵنیاییەوە لەلایەن دایکان و باوکانەوە بێ بە دڵنیاییەوە کەمکردنەوەی حاڵەتی هاوسەرگیری پێشوەخت لێ دروست دەبێت کە ئەمەش ئەو گرفتە گەورانی کە زیان بە داهاتووی ئەو کچە ئەگەیەنێەوە تووشی کۆمەڵە گرفت و کێشەی بەردەوامی ئەکات لە ژیانی خۆی داکاتە کۆتا تەمەنی لەگەڵیا دەڕوات و زۆر جار نەتیجەکەی منداڵانێکن لە نەتیجە یعنی مناڵیش ئەکرێتەوە لە دەرەنجامی ئەو پرۆسەیە و ئەو مناڵانەش هەر بە هەماشەوە بێ بەشە بن بە قوربانی لە نەتیجەی ئەو پرۆسە ناتەواوی کە لە ئەنجامی هاوسەرگیری پێشوەخت ئەنجام دەدرێت لە کۆتای بەرنامەکەدا دەمێت دەستخۆشی لەوە بکەم و سپاسی بینایان بکەم بۆ گوێگرتنیان لە بەرنامەکەمان هیوادارم توانی بێتمان وەکو پێویستی شکمان قسمێتە سەر بابەتی هاوسەرگیری پێشوەخت کە دیاردەیەکە ئەمڕۆ لە زیادبوونایە هۆکارەکانی و دەرەنجامی ئەم حاڵەتە چی دروست بوو بەچی ئەتوانین ڕێلەوە بگرین کە کاریگەری خراپی حاڵەتی هاوسەرگیری پێشوەخت لەسەر کچان بەتایبەتی و لەسەر کۆمەڵگە بەگشتی چارەسەر بکەین دەستان خۆش بێ و بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ